قۆناغەکانی دەژگیرکردن و مانەوە لای پۆلیس چەندە؟ ئەی بۆچی هەنێجار درێژ دەبێتەوە؟ لە ڕووداوێکی نەخوازراودا نەفەرێکی خۆشەویستم بریندار بوو بردنیان بۆ سزن بەشی تەوقیف پاش ئەوەی ئازاد کرام مادیەن قەرەبوو نەکرامەوە. دوومان لێکراوە بە چ تاوانێک ڕادەگیرێت و چێ دەتوانێت بڕیاری ڕاگررتی بدات؟ دوومان کاتی تەوقیف بووم لە ژوورێ هەندێک شخصم دیت یعنی بە عەیاتی تەسەوڕم نەدەکرەونەوە شخصانە ببینم. ئایا کەسی ڕاگیرا و دوای سەلماننی بێتاوانەکەی قەرەبوو دەکرێتەوە؟ پاش ئەو تاقیقکردنە من 3 مانگ ڕاگیراوم چێ بەرپرسیارەوەی کە 3 مانگ من دەژیرەوەم. من بژار دیلان لەگەڵ میوانەکانم گفتوگوی ئەو بابەتان دەکەین لە کورسان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. سڵاو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕادەگەێنم. وەکو هەموو جارێک تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دکتۆر سامان عەبدوڵڵا عەزیز پسپۆڕی یاسای تاوان پرۆفیسۆری یاریدەر، هەروەها لیوا دلێر ئاکۆ پسپۆڕی بەڵگەی تاوانەکان لەگەڵ پارێزەری ڕاوێژکار برزۆ سعید خۆشحاڵۆیی. بەخێربێن. جەنابی دکتۆر دەتوانی باسی ئەوم بۆ بکەین مەبەست لە تەوقیف چییە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی ئاسمانی کوردستان 24 بۆ ئەو دەرفەتە. بێگومان تەوقیف یەکێکە لە ڕێکاریەکانی لێکۆڵینەوەی تاوانکاری، واتە دوای بزواندنی داوای جەزایی ئەو ڕێکاری ئەنجام دەدرێت. دژی کەسێک ئەنجام دەدرێت کە گومانی لێ دەکرێت کە تاوانی ئەنجام دابێت، یعنی یاخۆت پێی دەوترێت تۆمەتبار، یعنی ئەو کەسە گومانی لێ دەکرێت تاوانێکی ئەنجام دابێت. تەوقیف دەکرێت لەبەرەوەی گومانی لێ دەکرێت. بەڵێ لە شوێنێکی دیاریکراو بە ڕاگیراوانەوە خاڵێکی گرنگە، یان ڕاگیراوەکان پێویستە لە شوێنێکی تایبەت بە خۆیان بن چکە ئەوانە بێتاوانن، بێتاوانیش بە پێی یاسا ینی تۆمەتبارن و تۆمەتباریش بە پێی یاسا بێتاوانە تاکو تۆمەتەکەی بەسەر ساغ دەبێتەوە. ئەیچلانێک مافی دەرکردنی فەرمانی تەوقیفی هەیە. کاکە بژار پێناسەکە ینی تەواوم نەکرد وە پێویستە لە چوارچێوەی ئەو کاتە بێت کە یاسا دیاری کردووە. تەوقیفکردن یعنی سوودە هەرە سەرچێکی لە بۆ ئەوەیە کە بتوانین تۆمەتبار ڕانەکات و کاریگەری نەکاتە سەر ڕێڕەوی لێکۆڵینەوە، چونکە وەکو ئێمە دەزانین کە تۆمەتبار بریتە لە بڕبڕی داوای جەزایی، ڕێکارە سزاییەکان دژی تۆمەتبار ئەنجام دەدرێت. بۆیە زەڕورە تۆمەتبار لە ڕێکاریەکان ئامادە بێت وەروە لە کاتی حکومدان. دواتر لەوانەیە ئەگەر تۆمەتبار لە دەرەوەی دەست بەسەرکردن بێت، لەوانەیە کاریگەری بکاتە سەر ڕێکاریەکانی داوای سزایی، لەوانەیە کاریگەری بکاتە سەر ئەطرافەکان وەکو تۆ کاریگەری بکاتە سەر شایەدەکان و هەیئەی محکەمە. دواتر هەندێک جار کاکە بژار لەوانەیە سوودی هەبێت بۆ تۆمەتبارەکە خۆی. هەندێک لە تاوانە ترسناکەکان وەکو کوشتن وەکو مەسەلەن تاوانە سێکسیەکان لەو تاوانانە باشتر وایە تۆمەتبار تەوقیف بکرێت بۆ ئەوەی کە یعنی کێشە کۆمەڵایەتەکان زیاتر پەڕە نەسێنێ. ئاخیر شت بە نسبەت تەوقیف لەوانەیە سوودی هەبێ بۆ تاوان لێکراویش، یعنی لایەنی دەرونی تاوان لێکراو ئارام دەبێت کاتێک دەبینێت مەسەلەن ئەو کەسێک کە تاوانەکەی کردووە ڕاگیراوە. ئایا چلایەنێک دەتوانێت فەرمانی تەوقیفکردن دەربکات بە پێی یاسا دادوەر دەتوانێت دادوەری جەزایی دەتوانێت فەرمانی ڕاگرتن دەربکات جا لە قۆناغی لێکۆڵینەوە بێت یاخود لە قۆناغی دادگاییکردن بێت. بەڵام لە یەک حالەتدا یاسا ڕێگەی داوە کە لێکۆڵەر ئەو کارە بکات، محقق ئەو کارە بکات، ئەگەر لە شوێنێکی دوور لە فەرمانگەی دادوەر بوو و پێویستە ئەو کارە بە زووترین کار بەرەو ڕووی دادوەری لێکۆڵینەوە بکاتەوە. سپاس دکتۆر. جەنابی لیوا چی بۆی هەیە بەبێ بڕیاری دادگا کەسێک دەستگیر بکە؟ بەڵێ سوپاس کاک بژار. پێشەوە بێن وەڵامی پرسیارەکەت بدەمەوە. ئێمە ئێستا لەم دانیشتە باسی تەوقیف یعنی گرتن دەست بەسەرکردن ئەو حیزز دەکەین لە حالەتی احتیادی. دوو حالەتی، حالەتی احتیادی، حالەتی تەواری، حرب و تەواری و ئەحکامی عورفی. ئێمە لە باسی حالەتی احتیادی دەکەین.
بەپێی قانون پۆلیس و سڵتەی قەزایی سڵتەی تەنفیزی بۆی هەیە هەر کەسێک کە ئەمری تەوقیفی هەبێ و تەوقیفی بکە بەڵام یاساژ ڕێیداوە لە حالەتی جەرائیمی مەشهود هاوڵاتیش کە من وەکو هاوڵاتێک دەتوانی بەڵێ دەتوانی بەڵام وجوبی نییە جوازیە یعنی حەقت هەیە و حەقیشت نییە زۆر کەس هەیە خۆی لێ دوور دەکاتەوە و خۆی تووشی کێشە ناکە بەڵام هاوڵاتیش حەقی هەیە ئەگەر مجریمەکی بینی دەست بەسەری بکاتن دەستەکان خۆش جەنابیلیوە کاک برزۆ لە وڵاتە پێشکەوتوەکان کە پۆلیس یەکێک دەژیر دەکات تاوانبارێک دەژیر دەکات پۆلیس پێی دەڵێ قسە مەکە چکە لەوانەیە قسانە دوایە لە دژت بەکار بێتەوە باشتر وایە کە پارێزەرەکەت هات ئەو کاتە قسە بکە لێرەش ئەوایە هەند چۆنە بەپێی یاسا هەر تۆمەتبارێک کە دەستگیر دەکرێت بۆی هەیە قسە نەکات بەڵام ئەم ڕۆشنبیری یاساییە لە کوردستانی خۆمان وەخت برێم باو نییە خەڵک ئەو زانیارە نییە پێت باشە هەبێت زۆرش باشە پرسیارش لێ دەکرێت ئەنووسرێت لە کاتی وەرگرتن وتەکانی ئەڵێ پارێزەرت ئەوێت یاننا دەرێت ئامادەم بەبێ پارێزەر وتەکانم وەربژێت تر ئەو بوتە ڕۆتین نادرێن وارێک دەکەوی ناتوانم برم لە سەتی گەشتیش تۆمەتبار لەگەر پارێزەرەکە وتە وەرناگیرێت کە ئەوە باش نییە بەپێی یاسا بەپێی دەستور دەبێت پارێزەر لەگەر بە ئینجا وتەکان وەربژێت تا چ قۆناغێک دەتوانێت قسە نەکە مەسەندانی شێ بڵێم هیچ نامە من بەش بە حاڵ خۆم پارێزەرم بەس لە بواری جنایەت ئیش دەکەم ینی جار هەبە تۆمەتبار ینی موەکیلەکانمان من پێم وتن ئەگەر نیوەی شەویش بوو هەر کاتێک بانجان کردنە بەبێ پارێزەر قسەی مەکەن ڕۆشنبیری یاساییتان هەیە بزانە ئەوە مافین گۆیە درەنگی شەویش بوو بانگم کە من دێم باشە جار هەیە ئەمە حەقی فادە وەردەگرێت بەس ئەگەر ڕێم پێ بدەی هەتا ئەو پرسیارێک کاگلێری ینی ئەگەر بڕسەت ئایا هاوڵاتی ئاسایی بۆ هەیە کەس دەجر بکەیان نات بڵێ هاوڵاتی ئاسایی بەپێی یاسای نەماکانی دادگایکردنی سزایی ئوسوڵ محاکەمات جەزاییە ژمارە 23 ساڵ 1970 لە مادە 102 بە درێژی باسی ئەوەی کردو چێ حەقیگرتنی خەڵکی هەیە لە مادە 102 باز دەکات هەر کەسێک ئێمە هەر کەسێک بۆمان هەیە هەر تاکە لە تاکان بۆی هەیە کەسێک دەجیر بکات لە چوار حاڵەت یەکێکیان ئەگەر جەریمە مەشهودە بێت واتە تاوانەکە بینراو بێت لە پێش چایمە تاوانێکی قەتەر ڕوودەدات ئێمە بۆمان هەیە بیگرین من تووشی هیچ مشکلی نابم وەکو توش نەخێر بۆمان هەیە بیگرین حالەتی دووەم ئەگەر تۆمەتبارەکان سزای پێشتر بەپێی یاسا دەجیر کرابێت بەڵام ڕای کرد بێت واتە ینی هەڵاتو بێت بۆمان هەیە ئێمە بیگرینەوە وەکو هاوڵاتی سێ لە حالەتی حکمێکی غیابی بۆ دەرچوو بێت تۆمەتبارێک پێشتر ئەوراقی ئیحالە کراوە و سزایەکی غیابی بۆ دەرچووە بۆمان هەیە ئێمە بیگرین چوارەم کەسێکی سەرخۆش لە شوێنێکی گشتی ئاژاوە و کێشە دروستکە هۆشی لە خۆی نما بێت ببێتە هۆی کێشە دروستکردن بۆ خەڵکی بۆمان هەیە دەگیرکردن ئەمە لەو هەموو حاڵەتانە ئەوەی دەژیر دەکرێت داوای پارێزەر بکە پێت باشە پارێزەری هەبێ ئەمە لایانی باسی ئەمری قبز دەکەنەوە چێ بۆی هەیە خەڵکی دەژێت بەڵێ دەتوانیت داوا بکاتن مافێک خۆی جا ئەو مافەی خۆی بەکاردێنیان بەکار نهێنێت ئەمە تۆ پێت باشە بەکاری بەس ئەمە کەسی ئاسایی لە هەر لە مادە لە پاشەوی مادە 103 ئەگەر ڕوخسەت بێ ئەمە باسی ئەوەی دەکاتن چێت کەش حەقی هەیە ئەمە هێزەکانی پۆلیس و ئاسایش و ئازای زەبتی قەزایی بۆیان هەیە ئەمان لە چوار حالەت خەڵکی دەجیر بکە دوایی بە درێژی مناقەشەی لەسەر دەکەین ئێستا هاوڵاتێک باز دەکات چۆن دەژیر کراوە چەند لە تەوقیف ماوەتەوە ماوەکە چەند بۆ چەندە بە گوێی لێ دەگرین اینجا گفتوگۆی لەسەر دەکەین باشە فەرموون لە ڕووداوێکی نەخوازراودا نەفەرێک خۆشەویستم بریندار بوو پاژەوە گیانمە خەستەخانە لە خەستەخانە ئەمری خوای کردو پاشان خۆم تەسمیری پۆلیس کرد پۆلیس لەگەڵیان چوون بۆ نێشتنی تاوان لەوێن دەریشەوە پاشەمایان گواستەوە بۆ محکەمە لە محکەمەی بەیانەکەی بردوونیان بۆ سزن بەشی تەوقیف لێوێن دەر مامەوە بۆ ماوەی 10 ڕۆژان پاش 10 ڕۆژەکەی محکەمەم کرا و ئازاد کرام وەختی تەوقیفیش کراین وەخت و کەسێکی میوان سەریان دەکردی یعنی بۆ ماوەی کاتی لێوێن دەردەبی و دەڕۆیەوە هەندێک شە بوو بۆی کە ئەوەی دەکرد کە
دڵنەوای دەکردی کە زوو بەردەبی هەندێکیش دەیویست دەیگوت قەت بەرنابێەوە جێ ئەخیرت تازە هەر لێرە ئەبێت بەس لە ناو سزنەکاندا پێویستە نەفەرێکی حکومی سەرپەرشتی سزنەکان بکات لە ژوورەوە لە کاتی خەوتن نەک سزم سەرپەرشتی سزم بکات لە ژۆرەوە ئەوەکو مراقیب و مەسوولی ژۆرێ بیتن و ئەوە بیتن یعنی پێویستە هەندێک کارمەندانی مافی مرۆڤ و مۆزەف حکومی بی مۆزەف پۆلیسی حکومی بی لە ژۆرەوە بوو مەدەنی بیتن سەرپەرشتی بکاتن پاش ئەوەی چوین بۆ لای ئاکەم شاید و کەس داوام لەسەنە باشای ئەو شتەکانیشم کە ڕستەکان هەموو لێن دەربووم پەراوەکەم مەزبوط بوو هەموو شیاکان ئاکەم ئازادی کردم پاشەوەی کە دە ڕۆژەکەی ئازاد کرام پێش لەکن ئاکمی ئاکم معنەویان دامی کردن پاش ئەوەی ئازاد کرام کە مادیەن قەرەبوو نەکرامەوە بەڵام بەڵکو سزاش درام بەبرا پارەیەک سزایان پێشماردم و ئەوجا ئازاد کرام. دکتۆر ئەو کوڕە گوێ لێ بوو چی وتی قەرەبوو نەکرامەوە ئایا کەسێک تەوقیف کرا پاشەوە دەرچوو کە بێتاوانە کە دەردەچێ دەبێ قەرەبوو بکرێتەوە؟ کاکە بژار بەنسبەت قەرەبووکردنەوەی ئەو کەسانەی کە ڕادەگیرێن دواتر دەردەچێ بێتاوانن و هەروها قەرەبووی ئەو کەسانی کە حکوم دەدرێن دواتر دەردەچێ حکومەکە حکومێکی هەڵە بووە بە شێوەیەکی گشتی لە چەندین ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان و دەساتری دەوڵەتەکان ئاماژەی بۆ کراوە و پێویست بوو لە دەستوری عراقی خۆشمان ئاماژەی بۆ کرابایە ئاماژە بەوە کرابایە کە پێویستە ئەو کەسانەی کە تەوقیف دەکرێن یاخود حکوم دەکرێن قەرەبوو بکرێتەوە بەداخۆ لە دەستوری عراق ئەو نەسانیە لە ناوەند لە ناوەند ینی بێزگە لە هەرێمی کوردستان ئەو دەقەبوونی نییە و ئەو کەسانەی کە دەبنە ضەحای عەدالە بە هیچ شێوەیە قەرەبوو ناکرێنەوە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 یاسای ژمارە 15 ساڵی 2010 دەرچوو بەپێی ئەو یاسایە ئەو کەسانەی کە ڕادەگیرێن بە شێوەیەکی زاڵمانە یاخود بە پێچەوانەی یاسا دواتر دەردەچێ بێتاوانن مافیان هەیە داوای ئەوە بکەن کە قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە. بەپێی یاسا بەو شێوەیە چارەسەر کراوە ئاماژە بەوە دەکا یاسایەکە لێژنەیەک پێک دێت لە محکمەی ئیستێناف بە سەرۆکایەتی ڕئیسی محکمەی ئیستێناف و دوو حاکم ئەو کەسانی کە زەرەری مادیان پێگەیشتووە یاخود معنەوی ئەوجا مادی یعنی ئەوەی کە لە دەستیان داوە و ئەوەی بەدەستیان دەهێنا لەو کاتە و زەرەری معنەوی ئەوەی کە زەرەر بە سومعە بە کەرامەتیان بە پێگەکەیان گەیشتووە دەتوانن داوای قەرەبوو بکەنەوە بەڵام مەرجەکان بەو شێوەیە دوای بە دوور درێژی باس دەکەم چکە دامناوە پرسیارم ئامادە کردووە جەنابی لیوە لەسەر سیمەتی تحقیق تومەتبار بە پێی یاسا پێویستە چەند بمێنێتەوە بە پێی یاسای ئەوەی کە لە دەستوری عێراق ئاماژەیە پێکراوە نابی هیچ هاوڵاتیەک لە تەوقیف پێدرێن چارێجی حکمی تاوانەکە بەڵام نابی لە 6 مانگ زیاتر بی نابی لە 6 مانگ لە تەوقیف بمێت و ئەگەر حتا جینایەتیش بی بەڵام هەیە ینی جار بەزار دەمێتەوە لە خارجی قانونە قانون پێدراوە کە 6 مانگ زیاتر نەبی بەڵام بەڵگەی تاوانەکان قەراردا و کابرایە زیاتر بمێنێتەوە حاکم ئەوەی لێرەش باسی کرد ئەو ڕەکەمایتەوە حاکم کە تەوقیفی کردیە ممکنە لە بۆ مەسلحەتی بووە یعنی ترسایە کە تووشی شتێکی نەبیتن یانیش ممکنە تاوانبار بی لە تحقیق دیار بکەوی ئایا ئەوە تاوانبارەیان نا بەڵام ئەمە ئاماژەی بە شتێک باسی کردوتی دەبی لە ناو سجن مۆزەفی حکومەت هەبی مراقبەکان سجن نەبن و هەڵوەها مۆزەفی مافی ینی فەرمانبەری مافی مرۆڤ لە ژووری سجن نابی مۆزەفی حکومەت هەبی ئللا ئەوەی کە حکم کراوە دائیمەن سجنەکان ئەوان دەبنە مراقب بەڵام لە دەرەوە لە ئیدارە مۆزەفە مافی مرۆڤ ئی قانونی ئی مراقب دکتۆر معالەجە هەموو شتێک هەیە بەڵام لە ژوورێ نابیتن دەستەکان خۆش جەنابی پارێزەر کەی ئەو مودەتە پێویستە زیاد بکرێت لەسەر زیمەتی تحقیق بەسەر بۆ ئەوەی بەرنامەکەی زیاتر بەقوتکەم جاوە دەدەمەوە هەندێک باسی ئەوەش ترش دەکەم بەپێی یاسا هەر تۆمەتبارێک کە دەگیر دەکرێت
دەبێت لە ماوەی 24 کاتژمێر پەراوەکەی سەیری دادوەری تحقیق بکرێت بۆ ئەوەی چارەنووس دیاری بکات. دادوەری تحقیق بۆی هەیە تەوقیفی بکات، بۆی هەیە بە کەفارەت ئازادی بکات. لە ئەو تاوانانی ئەو کەسێک کە دەستگیر دەکرێت ئەگەر ینی تاوانبار کرابێت بە تاوانێک کە سزاکەی لە 3 ساڵ زیاتر بێت، یاخود سزای ئەبدی یاخود سزنی موقت یان مؤبد، حاکم دەبێت تەوقیفیکە لە هەمان کاتە سەلاحیەتی هەیە بە کەفالەتیش ئازادی بکە ئەگەر ترسی هەڵاتنی لێ نەکرێت تۆمەتبارەکە یاخود کاریگەری نەبێت لەسەر ڕێڕەوی لێکۆڵینەوە. و ئەگەر تاوانێک ئەو کەسێک کە دەستگیر دەکرێت سزاکەی لە سێدارەدان بێ، دادوەر بە هیچ حاڵەتێک بۆ نییە بە کەفارەت ئازادیکە. ئەگەر سزاکە لە سێدارەدان بێت ناکرێت ئازادی بکرێت، دەبێت پەراوەکە یان لە قۆناغی لێکۆڵینەوە یەکلا بکرێتەوە بڵێن فراز بکرێت، یاوە خود موقوفن ئیحالی محکمەی مختص دەکرێتن لە بڕیارەکی یەکلاکەرەوە دەدرێت بە ئیفراد یان بە حکم کردنی. باشە ئەگەر لە تەوقیف بەس 6 مانگەکەی بڵێن زۆر مایەوە پارێزەرەکەی دەتوانێت تانە لە ئەمەوە پێت دەڵم في كل الأحوال وەکو لێری بەڕێز باسیکێت تۆمەتبار نابێت لە 6 مانگ زیاتر بمینێتەوە، واتە لە یەک لەسەر چواری زۆرترین ینی ئاستی بەرزی سزاکە برن ئەگە سزاکەی 20 ساڵ بوو ناکرێت ینی لە 5 ساڵی زیاتر ئەوە تۆقیف بگرێتن. بەڵام حاڵەت هەیە نەک 6 مانگ، یعنی ئەم دەڵم ساڵیش 2 ساڵیش 2 ساڵ زیاتریش کەیس هەبووە تەوقیف هەبووە پەراوەکە یەکلا نەبووێتەوە. لەم حالەتە دەبێت دادوەری لێکۆڵینەوە پەراوەکەی ڕەوانی دادگای تاوان بکاتن بۆ وەرگرتنی موافقە لە 6 مانگەکەی، واتە دادوەری لێکۆڵینەوە ناتوان لە 6 مانگ زیاتر بەبێ موافقەی جینایەت ناتوان تەمدیدی ماوەکە درێژکاتەوە، ئللا دەبێت موافقەی دادگای تاوان وەربگیرێت. دەستەکان خۆش. دکتۆر چەند ڕۆژ یان ماوەی چەند کەسێک تەوقیف دەکرێت؟ ینی وەکو زانستەکەی تەوقیف چۆنە؟ لایەنە یاساییەکەی وەکو جەنابی پارێزەریش ئاماژەی پێدا و جەنابی لیواش ئاماژەیان پێدا، جەریمەکان تەوقیفکردن بە پێی شدەی عقوبەکە توندی سزاکە دابەشکراون. هەر تاوانێک سزاکەی لە سێدارەدان بێت پێویستە تەوقیفەکەی بەردەوام بێت. بەڵام تەوقیف چۆنە؟ هەموو 15 ڕۆژێک نابێت تەوقیف، هیچ فەرمانێکی تەوقیف لە 15 ڕۆژ زیاتر بێت. حتا 15 ڕۆژ مافی خۆیەتی دادوەر تەوقیفی بکات. هەموو 15 ڕۆژێک دەتوانێت خلالی و 15 ڕۆژە بە کەفالەت بەربێت. ئەگەر لەو 15 ڕۆژە زیاتر بوو پێویستە لەسەر جیهاتی تحقیقی ئەوراقەکان عەرزی حاکمی تحقیق بکەن یاخود حاکمی محکمەی مەوضوع بکەن بۆ ئەوەی تەمدیدی تەوقیفەکە بکات. هەر تاوانێک مخالەفە بێت واتە عقوبەکەی لە 3 مانگ زیاتر نەبێت. ئەسڵ ئەوەیە نابێت تەوقیف بکرێت، ئللا لە یەک حالەت تەوقیف دەکرێت ئەگەر شوێنێکی دیاریکراوی دانیشتنی نەبوو. هەر تاوانێک سزاکەی لە 3 ساڵ زیاتر بێت ئەسڵ ئەوەیە تەوقیف بکرێت. إلا لحالتێک تەوقیف ناکرێت. بەڵێ خۆی حەسب جەریمەکە. ئێستا ئەگەر تەماشای قانونی عقوباتکەین مەسەلەن نووسراوە يعاقب بالإعدام، مثلا مادة 406 بەشی ئەلفی کە نووسراوە يعاقب بالإعدام ئەوە پێویست ناکات تەوقیفەکەی بەردەوام دەبێت. لە هەندێک جەریمە نووسراوە يعاقب بالحبس لا تزيد على 4 سنوات، لێرەدا یان لە 3 ساڵ زیاترە. ئەسڵ ئەوەیە تەوقیف بکرێ. لە چه حالەتێک تەوقیف ناکرێ؟ ئەگەر بێت و بەردانەکەی بە بەڵێننامەیە کە مەقڕون بێ بە کەفالە یان بدون کەفالە زەرر بەڕێڕەوی لێکۆڵینەوە نەگەێنێت و نەبێتەوەی هەڵاتنی تۆمەتبار. ئەگەر سزاکەی لە 3 ساڵ کەمتر بێ، بۆ نمونە سزاکە بریتی بوو يعاقب بعقوبة لا تزيد على 2 سنين، لەو حالەتدا ئەسڵ ئەوەیە کە بە کەفالەت بەربدرێت. بەڵام وەکو باسم کرد دیسانیش دادوەر مافی ئەوەی هەیە کە کەسەکە تەوقیف بکات ئەگەر زانی ئەو کەسە هەڵاتنەکەی زەرر بەڕێڕەوی لێکۆڵینەوە دەگەێنێت و دەبێتە هۆی هەڵاتنی. دەستەکان خۆش بێت. دکتۆر جەنابی لیوە ماوەی یاسایی بۆ مەبەستی لێکۆڵینەوە سەقفێکی یاسایی هەیە؟ سەقف یاسایی چۆن ینی لە یاسا وتراوە کە تحقیقەکە ئەوەن ڕۆژە نابێت زیاتر بووە خۆی تەوقیفکردن لە 6 مانگی زیاتر نییە. ئەوە یاسا داینەوە لەو مدێ لە 6 مانگە تحقیق دەکرێت. بڵێ وچی برزۆ باسی کرد پاش 6 مانگی دەبی موافقەی سەروی خۆی وەرگری یعنی محکمەکە. بەڵام لێکۆڵینەوە زۆر جار هەیە بە 3 مانگ تاوە دەبی، زار هەیە بە مانگێک تاوە دەبی، زۆر جاریش هەیە 6 ساڵ 7 ساڵ 10 ساڵ دەخایێن. بەس ئەو 6 ساڵ 7 ساڵە ئەو کابراکیفە هێشتا میسالەکت بۆ دەینم کوشتنی حەریری و 15 ساڵە تازە قەراری پێدەرچوو. زۆر جار هەیە محکمە دەمێتەوە 10 ساڵ ئەدلەی نییە،
یان تاوانبار دیار نییە یان نەقص هەیە لە تحقیق يعني بەڵگەکانی تاوان دەورێکی گرنگ دەبینێت لە طبعاً. مانەوە و دەرچوونی نقص هەیە لە تحقیق تاوان نابی یان تاوانبار هەندە جاریش حکوم دەکرێت تاوانبار دیارە غیابیەن کە گیرە دیسانی عادی حکومی دەکرێتەوە ئضافتن لە بۆ قسەکانی جەنابی حاکم خۆ یەک لە سەرچواری بەرزترین سزا نابێ زیاتر بێت مثلەن ئەگەر نووسرا بوو عقوبەی جەریمەکە 12 ساڵ نابێت لە 4 ساڵ زیاتر بێت توقیف بەڵام بەڵێ توقیف بەس ئەگەر لە باسی مدەی لێکۆڵین دەکەم هەمووی تحقیقە لێکۆڵینەوەی لێکۆڵینەوەی هەش زیاتریش ڕدەخایێنی بس توقيف مكان دوستي توقيف موقوفك مدي خوي تاكل ممكن بكفاله دربتي وكو بحسي كرجع حالتي اعدام حالتي خطرني بلس امني دوله ممكن بكفاله دربتي بلام تحقيقك مستمره حتى دخل زنابيو بس ينسر كيسي دوما وجه هاولاتيك يعني كاك بجرافا تومت بار بپی دستور و بپی یاسای بنەماکانی سزایی هەر کاتێکە دەگیر کرات نابێت بە هیچ شێوێک لە 24 کاتژمێر تێپەر بکات دەبێ عەرزی حاکم مختص بکرێت لێکۆڵنەوەی دەبی لەگە بکرێت ئیفادەش وەربگرێت چارەنووسی دیاری بکرێت پاشان حاکم بۆی هەیە لێکۆڵنەوە ملحق ئیفادەی وەگری بەڵگەی نوێ پیادەی بەڵام في كل الأحوال سەرەتا کە دەگیرێت نابێت لە 24 ساعت زیاتر دەبێت حالاتي خاصة اللي 24 ساعة جديدة نمونة كتبوا دينم قديم طبعا استا مواصلات زور بوات بالتلفون ناو دنير دري حكم دنير دري دتاين لقى حاكم حسيبكي اما باسي تسلسل بيش استادكم لس الحدود ما بين العراق والسعوديه مفارز دردتو سيارين دان الربايا يكك تسللي كدي بريتوا السعوديه اردنيه دانقت حاكم لوينيه محقق بوي محقق يعني مفرز الشرطه عريفه كدو شرطه او كاتبوا ينهبوا ديان قرت دبي بيجي انترنت بن كيف بوليس مساعده يا سباس كده ديان قرت بله سيارة شاني سيارة حفتي زارك ديت سيارة بويان ديت الخواردن وشتي ديني بلان برقيان اللي ده باب جهاز راكال كأو شخص عنواني او هاي ناوي او هاي جيدا توقيف دماوه اوانيش لجي خويانا ولا مقر عام ده عنده حكم تحقيقي منطقي مشينا تسلوش ساعات يجي في درسو مشينا بنزاوس بلام حاكم موافقه ذكر او دماوه بامر حاكم بتوقيف حتى روجي سياره كده عرض عندك لابو حاكم ممكن بود جرابه مادي جوازات كحدودي بزاندوا يعني حالاتي خاصه لقانون اشارتي في دايه توقيف كردن بامر حاكمه الا في حالات خاصه التي يحددها القانون دەستەکان خۆش دەچینە سەر کەیسی دوم هاوڵاتێکە باز دەکە ئەویش چۆن دەگیر کراوە و چۆن تەوقیف کراوە چەند ماوەتەوە با بەیەکەوە گوێ لێ بگرین هێنجا گفتووە لەسەر دەکەین فەرموو گوتیان بەگولەی لە شەخصەکەدایە کاتی ئەم نیشان بەردە تەوقیف کرام مادەکەم 405 فقرة 31 بوو یعنی ئەم نەوتاوانەشم نەکرد بوو یعنی ئەسڵان ئەم لە کاتی ئەو تاوانەی شایدمە بوو بەڵگەم هەبوو کە ئەم لە مارێ بوویمە بس او شخص عداوتي لقرا من هبو تهمتي لو دروس كردم كتما حاكم خفاري شهر شو ما بيشي يكسر توقيفي كردم دوماك اما دوماك كاتي توقيفهم للجوري براستي يعني عندك شخص جديد يعني بحياتي تصور من هذاك لو نوع الشخص انا ببينم لا يعني لبروي امن كسر شتاون بارنبم اما شخص ثاني لقرا من بون لي قاوشي هموي الريقر و مادة 406 يعني زور مادة يعني هبو مادة خرابة كان همو لقرم مبون يعني زور كسي دي بو هيس تاواني نبو بس لقا نوع الشخصانك تيكر دبون هرچندا او شتا باجنيا مثلا كسك تاواني نكر بيلانيا هاني بدن لوي تاوان بكات ناقا بيتدري ام دومان راجي رام هم يشو كاري خوم لدزدا زور ايش من لدزدا بهيز نوع قربونا كانوا جنابی لیوا ئایا پێویست دەکات لە شوێنی تەوقیف تومەتبارەکان پۆڵێن بکرێن تەصنیف بکرێن؟ ئەمە شتێکی ئەساسیە و یاسایی لەسەر قانونی ئیسلاحی جێیەکانیان یعنی مەدارسەکانیان ئەو شوێنەکانیان خۆی ئەحکامی مؤبەت هەیە حەبسی بەسیط هەیە حەبسی شەدید هەیە مخالەفات هەیە ئەوانیش تەصنیف دەکرێن ئەوانەی کە حکمیان وەرگرتیە واكتسابي درجة قطعي جيجاي ومن هي مخفري ومن هي مخفري شرطة مخفري شرطة نيتي لا لما دارسي إصلاح يعني سجن كبيدني سجن
جي مؤبد جوائزة جي حبسي بسيط وحبسي خفيف أصلا أما هەلەیەکی زۆر گەورەیە ئەوەی کە باسی دەکا ئەوەی مووقف بی چونکە مووقف دیار نییە مەسیری ئایا تاوانبارەیان بەریە بچی لەگەر بەندەکاندا بری محکومەکاندا بری. باش جناب تەمەکو پسپۆرەی لێ کۆڵینەوە ڕووی داوە ئەوەی چۆتە ناو تەوقیف لە سزن دوایە بەیانی ئەقوالەکەی خۆی گۆڕیە چکە لە ژوورێ پێیان وتو بابە بەڵێ باشنیە طبعا دەبی ئەوەی مووقفە دەبی جێ خاص بیتن حتى موقف تعاملي لەگەڵ دەکرێت کە بژاری یعنی بزانە میوانێک ممکنە ئەو کابرای بەری بیگیرە ئەو جە بۆیە یعنی جێ خاصە یعنی محرومی دەکەن لە هەموو شتێک یعنی حتى تەفتیشی دەکەن شا قایش نینۆکبەر ئاوێنە قەلەم هیچ ناوی پێوی چکە ئەوە ئێستا ئەوەی دیار نییە یعنی مەسیری دیار نییە زۆر جاریش هەبوو یعنی وەک ئەوەی باسی کرد مانگە دوو مانگ لە مووقف مایتەوە بەری بۆ تووشی حالەی هستریا بووە ویستی انتحار بکە شتی خۆی بکوژی ئەوجا بۆیە دائما دەبی ئەوانەی کە مووقفن یعنی تەوقیف دەکرێن بند دەکرێن جێگایان تایبەت بی حتى بەندەکانیش یعنی ئەحکام خەفیفە پێ دەڵێن نابی تێکەڵاو بکرێت لەگە ئەحکام سەقیلە دەستەکان خۆش بزاناویەوە جەنابی پارێزەر کەیسیوات هەبووە تۆمەتبارەکە گلەی کردووە وتوێتی جێگام زۆر خراپە و لەگەڵ خەڵکی خراپدانراوە مشتووە ڕوویداوە لەگەڵ جنابن حتمما وایە بزەبت ئێستامە چاکسازی گەورانمان هەیە جێی بندکراوانە سجنێ چرشمان هەیە لە ڕێگەی ئەوەی گرتن گواستنەوەی پێ دەڵێن موقتە گرتن گواستنە ناوەکە لە خۆتی ئەین تەسفیرات هەتاوەکو کێسەکە یا ئەوەتە بە کەفارەت بەردەبێت یا ئەوەتە کە سزا دەبێت دواتر ڕەوانی چاکسازی گەوران دەکرێت بە پێی زانیاری ئەم سدنم زۆرە چاکسازی گەوران شوێنەکان فیکو لە حوال سدن هەرن خۆش نییە بەڵام شوێنەکان زۆر باشە شوێن برێن دائیرەیەکی نوێیە زۆر احتیمام پێدراوە لە شوێن ینی هەر نەفەر لە شوێنێکن و والحاصلی ڕەفاهیەتێکی باشتریان هەیە بەس گرتن و گواستنەوە بەڕاستی ینی هەیە تەمەنا دەکە حکم بی بەس خلاص ببیتێتە چاکسازی گەوران ئەوەندە پێی ناخۆشە شوێنەکە پێ ناخۆشە چونکە بە پێی زانیاری من ئەو شوێنە بە ئەسڵ بۆ گرتن و گواستنەوە دروست نەکرابوو ینی ئەوها دوایندرا دواتر بۆ شوێن گرتن و گواستنەوە باشە ئەی ڕوویداوە مەسەرەن تۆ شەو کە لەگەڵی بوویت لە تەوقیف قسەکانی کردووە دوای بەیانی کە چوویتەوە لای ئەقوالەکەی گۆڕی دەڵێنە ئەوانە بووە لە ژووری فێریان کرد من باسی چم کرد ئێستا بۆچی دەڵێن یاسا دەڵێت هەم دەستوری عێراقی هەموو یاسا بنەماکای سزایی نابێت لە 24 کاتژمێر زیاتر تێپەڕ کرێت گرنگترین ئیفادە ئەو ئیفادەیە کە سەرەتالی وەردەگیرێ هێشتان تەڵقین نەدراوە هێشتان نەچۆتە ناو سجن هەر کەسە کە چوە سجن مەدرسەیە لێوێندەر ئیتر پێی دەرێن پەشیمان بووە بەڵام ئەو ئیفادەیە کە وەرگیراوە قانونە ئیفادە ناگۆڕدرێت إلا لحالتك حاكم قناعتي بلقيتش نوي بيتنا دوسيكا داوي ملحقي فادي تومد بارك بكا بويا مبيد ضرم دوباره كمو نابد بشاك كاجمير زياتري بيبتد عرضي حاكمي تحقيق بكريتن استجواب بكري افاده كان ور بجريت انت بتشتغل لا بشار كاجمير زياتر نابد شوف هر كسك شو سيتن دواتري تري افادك زي قمان دبي دستكان خوش بيت دكتور اگر كسك توقيف كراو باشا حكمي لجديد شو ئەو ماوەی تەوقیفەی بۆ حساب دەکرێت بۆ ئەوەی حکومەکەی کەمتر بێت دوایی بەپی یاسا ئەو کەسانەی کە تەوقیف دەکرێن ئەگەر حکومیان بۆ دەرچوو بە حکومێکی سالی بە للحڕیە ئازادیگەر ئەو بەشەی کە تەوقیف کراوان لە حکومەکە دەردەهێنرێت بەڵام ئەوجا هەرچەند بێت وەکو باسم کرد ینی مدەکە دیارە لە یەک لەسەر چار زیاتر نەبێت ینی مەسەن ئەگەر سجنی مؤبەد بێ 20 ساڵ 5 ساڵ تەوقیف دەبێت بە کەفالەت کە دەردەسی ئەوەش بۆ حسابە بڵێ ئەگەر لێرە بە کەفالەت بەر ببێت ینی کەسەکە لە دەرەوەیە ئیتر ئەو کاتێ بە کەفالەت بەر ببێت هیچ ئەگەر ساری بە الحڕیە بێت ینی کەفالەکە هیچ پەیوەندی بە حکومەکەدا نییە لێرەدا ئەو برادەرەی کە باسی کرد ینی بە شێوەیەکی ناحەق گیرا بێت یاخود لە مودەی خۆی زیاتر گیرا بێت ئەگەر سپات بێت بە پێی یاسا هەر کەسێک تەوقیف کرا بێت لە چوارچێوەی یاسانە بێت و لە مودەی خۆی زیاتر بێت کە وەکو باسم کرد بەرزترین یەک لەسەر چوارە حاکمی تحقیق ئەگەر لە پاش 6 مانگە کە موافق کەشی وەرگرت ناتوانێت لە یەک لەسەر چوار لا بدات إلا ئەگەر ئەعدام بێت ئەگەر زانی ئەو مەرجەی تێدایە و دواتر حکومێک دەرچوو حکومەکە
ئەوە نەبێ بە ئیدانەکردنی یعنی حکومەکە یاخۆت بریتی بێت لە ڕەفض الشەکوە ڕەتکردنەوەی داوایەکە یان ئیغلاقی داخستنی دۆسیەکە یاخۆت ئفراج عن المتهم لێرەدا لەو حالەتانە دەتوانێت ئاسایی عریزەیەک بداتە محکەمەی ئیستیناف لەوێ لێژنە هەیە. ئەوەی من ئاگادارم لە هەرێمی کوردستان هەرچەندە بوونی ئەو یاسایە هەیە بەڵام من وای بۆ دەچم کە یعنی لە بواری عملی وەکو خۆی جێبەجێ ناکرێت لەوانەیە جەنان لە پارێزەری زیاتر ئاگادار بێت کە بەڕاستی ئەوە کێشە هەرە گەورەکەیە لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان و لە مرکزیش کێشەکەمان لە چدایە کاکە بژار خۆی یاسایەکە دەرنەکرێ باشترە کاتێک یاسا دەردەکەی و دواتر جێبەجێ ناکرێت لە بواری عملی یعنی دوو جار پێشێلی یاسا دەکرێت. بۆیە ئەوەی من ئاگادار بم ینی حەسە معلوماتی خۆمان وەکو باسم کرد ینی ئەوانەی لایەنی عملی باشتر دەزانن ئەو یاسایە تا ئێستا جێبەجێ نەکراوە وەکو خۆی. بۆیە ئەو برادرە مافی هەیە کە داوا بکات قەرەبۆ بکرێتەوە لەو زیانە مادی و معنەویانەی بەری کەوتون حتا لە یاسایەکە ئاماژە بۆ دەکات دەری ئەو کەسی متەضەرر ئەگەر مرد منداڵەکانی خێزانەکەی دایک و بابی مافیان هەیە کە داوای ئەو قەرەبۆیە بکەن قەرەبووی مانەوەی ئەو ماوەی قەرەبۆی ئەو بەشەی کە لە ماوەتەوە بە شێوەیەکی نەعادیلانە هەرچەندە ئێستا کاتی ئەوە نییە بەڵام خۆی ئەمە قەنەعەتێکم بۆ دروست بوو کە ئەو قانونە جێبەجێ نەکراوە لە بەرچی هەرچەندە من لە بواری عملی ئیش ناکەم چونکە قانونەکە زۆر هەڵی یاسایی تێدایە ئەگەر ئەو هەڵە یاساییانە جێبەجێ کرابایە ئێستا بە تاکید قانونەکە تعدیل دەکرا. ملاحظەی زۆر کەم بەنسبەت قەرەبووی ئەو مدەتەی مادی ئەگەر مۆزەف بوو تەمان ڕاتبەکە ئەوەی دەگەڕێتەوە ئەو مدەتەش بە خدمە بۆی حیسابە بەڵام ئەوەی کە جەنابەت باسی کرد لەگەری فەرزنا کابرا هەمباڵە ڕۆژێ 5,000 هەیە مانگەک حکوم دەکرێت دەبی ئەو ڕۆژانەی کە هەیتی قەرەبووی ئەو ڕۆژانەی بکاتەوە کە عایلەی پێ بەخێو دەکرێت زارەکەی زۆر چاکە لێرە خۆی ئەو دقە کێشەی تێدا هەیە ئەگەر ئێمە تەطبیقی کەین خۆی کێشەی تێدا هەیە خۆی ئەسنە ڕوحی ئەو قانونە لە بەرچی دەرچووە لە بۆ ئەو کەسانی کە حکومەچیان لۆ دەردەچی دواتر ئەو کەسانە تەوقیف کراون لە حالەتێش کە حکومەکە دەرچووە بە بێتاوانی ئەو کەسە بەڵام لێرە ئەو کەسی کە بە بێتاوانیش دەرچوو بێت دەبێت ئیسپات بکە یاخود لە خارجی مدەی خۆی بووە یاخود تەوقیفەکە تعسفی بووە ئەسڵەن مەبەستیە لە تەوقیفی تعسفی ئەو وشە بەکارهێنانی ئەو وشە لە قانون هەڵەیە ما المقصود بالتوقيف التعسفي؟ يعني ليردا دبي كابر أجر بري إيش درتشو بيت بش سلميني كتوقيفك يان خارجي مدة بويان تعسفي بوا لو يبراي موايا أجر بريارك براءة بيت وبيت هواني بيت أو همو حالتك كسك بتواني داوي قربو بكار أجل لحالة رفض الشكوى يان خلق الدعوة بأو حالة ثانية كسك تنازلي كردوة تاوان ليكراو ياخذ بلغة كان كافيين لو حالة أساسية مرزي تريج دابني دەستەکان خۆش بێت دەچینە سەر کەیسی سێم اینجا پاش کەیسی سێم باسی کەفالەت زیاتر دەکەین با بزانین ئەو هاوڵاتیت چۆن باسی کەیسەکەی خۆی دەکات اینجا گەتووە لەسەرەکان فەرموو من یەکێکم بوومە تا قوربانی کێشەی نێوان دوو هاوڵاتی کە شوفێری تاکسیم کەسێک لەگەڵم سوار بەوتی بە بۆ فیران شوێن و کەسێکی تات بۆ نەفسایرە کە گەیشتی نوێ هێزانەکان دەورەیان گرتین و ئێمایان هێنا خۆرەوە و ئەو کەسێکە لەگەڵم یەکەم تا سوار بوو ئەو لەگەڵم گیراوە خۆی لە تاقیق دەڕێت ئەوە شوفێری تاکسیە و هیچ شتێکی لێزدانی و من نایناسم و پاش ئەو تاقیقکردنە من 3 مانگ ڕاگیراوە من نازانم لە ماوەی 24 کاتژمێر دەتوانێت هەبێ یا لە ماوەی 36 کاتژمێر دەتوانێت هەڵبێیشە بەڵام 3 مانگ ئەمە کە ڕاگیراوم چێ بەرپرسیار لەوەی کە 3 مانگ من ڕاگیراوم جەنابی دکتۆر 3 مانگ باشەوە بۆ بە کەفالەت بەرنەبووە وەکو ئاماژەم پێدا دادوەر دەسەڵاتی تەقدیری هەیە کەواتە خۆی بڕیار دەدا بەڵام لەگەر ئەوەشدا یعنی دادوەر دەبێت کەسێکی عادل بێت لە بڕیاردان حتا لە تەقدیر الأدلة ئەگەر نابڕیارەکەی تانەی لێ دەگیرێت ڕاستە یعنی بۆ نمونە یاسا دیاری کردووە دەری ئەگەر بێت و کەسێک حکمی بۆ نمونە لە 3 ساڵ کەمتر بێت
سێ ساڵ کەمتر بێت ئەوە مافی هەیە بەچی بە کەفالە بەر ببیت إلا لە حالەتێک ئەگەر بێت و تەوقیفکردنەکەی زەرەر بەڕێڕەوی لێکۆڵینەوە بگەێنێت. پێویستە لێرە کاتێک دادوەر ئەو بڕیارە دەدات فعلەن ئەو کەسە کاتێک بە کەفالە بەرنادرێت فعلەن بەرنەدانی کەسەکە زەرەر بەڕێڕەوی لێکۆڵینەوە بگەێنێت. نابێت لە خۆیەوە لەسەر میزاجی شخصی بڕیار بدا کە بەدا خۆ منوا تەسەوڕ دەکەم زۆر جار ئەو شتە باوە. پێویستە لۆیە من لێرە داوای لە مشەڕعی کەریم دەکەم لە هەرێمی کوردستان کە بەڕاستی تەوقیف بکاتە شەرتێک لە قانونی ئوسولی محاکماتی جەزایی کاتێک کەسێک تەوقیف دەکرێت برێ بڕیارەکە مسبب بێت سەبەبەکە دیاری کرابێت ئایا لە بەرچی تەوقیفی دەکات و حتا من پێم باشە کاتێک تەمدیدی تەوقیف دەکانی بۆ نمونە لە گەیشتە 15 ڕۆژ دەخرێتە بەردەم دادوەر باشتر وایە تۆمەتبارەکە خۆشی ئامادە بێت خۆشی ئامادە بێت جارێکی تر دادوەر چاوی بە تۆمەتبار بکەوێتەوە ئێمە دەستخۆشی لە مشەڕع دەکەن کە 15 ڕۆژە بەڵام باشتر وا بوو کە تۆمەتبار لە خلالی ئەو 15 ڕۆژە جارێکی تر بابەتەکە ئەپدێت بکرێتەوە بچێتە بەردەم دادوەر تا ئێمە خۆمان دوورکەوینەوە لە توقيفي تعسفي چونکە هەموو ئجراءاتی تحقیقی ابتدایی کاکە بژار خۆی ئەسڵەن ئجراءاتی تحقیقی ابتدایی ئەکسەریەتی ئیجراءاتەکان مەساسیان بە حقوق و حڕیاتی هەوڵاتیان هەیە کە ئەو حقوق و حڕیاتانە لە دەساتیرەکان لە ئیتفاقیاتی نێودەوڵەتی پارێزراون یاسای ئوسولی محاکماتی جەزایی دەیەوێ هاوسەنجیەک بکە لە نێوان مافی تۆمەتبار و لە نێوان مافی دەوڵەت بۆیە لێرەدا نابێت مافی تۆمەتبار پێشێل بکرێت حتى ئەگەر سوڵتەی تەقدیری شەبێت لە بۆدا ئەگەر دکتۆر ئەگەر کەفیلەکە نەیتوانێت تومەتبارەکە ئامادە بکات سڕێکارێک دژی کەفیل دەژێتە بەر لێرە خۆی کاکە بژار قانون خۆی کەفالە بریتە لە یعنی عقدێکی مەدەنی یاسا شتێکی داناوە یان ئیجراءاتێکی داناوە بۆ ئەوەی بتوانێت تۆمەتبار هەر کاتێک ئیشی پێبوو ئامادەی بکە لە حالەتێک کە دەزانێت تۆمەتبار زەرەر ڕێڕەوی لێکۆڵینەوە ناگەێنێ و ڕناکات قانون دایناوە دەرێت دەتوانێت تۆمەتبار بدرێت تەنها بە بەڵێننامەیەک بەڵێننامەیەک پڕ دەکاتەوە تعهد شخصی دەتوانێت بەڵێننامەیەک بئیداع مەبلغ من المال مجموعە پارەیەک دادەنێت لە صندوقی محکمە یان صندوقی مەراکزی شۆرتەکە بەداخەوە من وا تەسەوڕ دەکەم لە مەراکزی شۆرتەکان ئەو صندوقەش نییە لە محکمە هەیە بەڵێ بەس مەفروض بۆ پێی قانونەکە لە مەراکزی شۆرتەش هەبێت و هەروەها دەتوانێت ئەو تعهدە مەقڕون بێ بکەفالەت كفالة شخص ضامن هم كسيك دبي كسيك بيتا كفيل استاب براي خوان بيان ليردا كسيك دكاتا كفيل كفيله كش دتواني تعهد بنوسيت بلام اوي كي استابا وكو باسمان كرد لبرناماني او سيقيا تدبيت كفيلك بويكا بريك بارا دانانيت بلكو بريك بارا دريت من لستر ما اجر بيتو او تۆمەتبارم ئامادە نەکرد ئەو بڕە پارەیە دەدەم لێرە ئەگەر ئیخلالی کرد چ تۆمەتبارەکە چ کەفیلەکە بۆ بڵێ بەو کەفالەتە یاسا دیاری کردووە پێی مادەی 19 لە قانون ئوسولی محاکماتی جەزایی بابەتەکە تەنها دەسەڵاتی دادگای جونەحە دەتوانێت لە دادوەری دادگای جونەح هەموو مەبلەغەکەی لێ وەرگێت دەتوانێت بەشێک لە مەبلەغەکەی لێ وەرگێت بۆ نمونە مەسەلەن نووسراوە 5 ملیۆن دەتوانێت هەمووی لێ وەرگێت دەتوانێت بەشێکی لێ وەرگێت دەتوانێت عەفوی بکات ئەگەر زانی بە هۆکارێکی ناچاری بوو دەتوانێت بە قسط لێ وەرگێت بەڵام قستەکە نابێت لە 1 ساڵ زیاتر بێت و هەروەها دەشتوانێت ئەگەر بێت و پێویستی کرد حەجز بخاتە سەر مڵک و ماڵی و مزەکەرەیەک بداتە دائیرەی تەنفیز بەڵام ئەو شەندێک شتمان هەیە کە حەجز ناکەوێتە سەریان کە بەڕاستی کاتی ئەوە نیە باسی بکەین بەڵام ئەگەر کەسەکە هیچ ماڵی نەبوو یان ماڵەکە بەشی نەکرد یان بەو شتانێک کە پێشتر باسمان کرد هیچیان ڕازی نەبوو ئەوە دادوەری دادگای جونەح مافی هەیە تا 6 مانگ بیگرێت دەستەکان خۆش جنابی پارێزەر بکات بڵێ باشە ئەگەر ئەوەی بۆتە کەفیل مرد یان تووشی مشکلەیەک بوو ئیفلاسی کرد ئەوە چۆن حەڵ دەکرێت لەم حاڵەتە دادگای دەکرێت فەرمانی دەگیرکردنی بۆ تۆمەتبار دەبکاتەوە وەکو سەرەتا چکە ینی ئەمە حالەتێکە لە ئیمکان ینی لە تااقەتی کەس دانیە مرد و ئیترتەوە دەکرێت فەرمانی دەگیرکردن تەوقیفی کاتەوە یا ئەوەتە تۆمەتبارەکە ئامادە بێتن کەفیلشکە ئامادە بکات دەکرێت
زۆر چاکە ئەی جەنابی پارێزەر جەنابەت دەتوانین ببێ بە کەفیلی تاوانبارێک ئێمە وەکو پارێزەر وەرناگیرێت پارێزەر و هەروەها پۆلیسیش وەرناگیرێت هێزەکانی ئاسایش وەرناگیرێت پێشمەرگەش وەرناگیرێت چونکە تەعاملکردن لەگەر ئەوانە بڕک زەحمەتە یعنی مەسلەکی ئەو مەسلەکانە دەبێت عادەتەن کەفالەت حاکم دیاری دەکاتن مەسەن بۆ نمونە حاکمێت دەرێت کەفالەت شخصێکی ضامن باسی نەکردووە مەسەن فەرمانبەر بیاننا کەسێک لە هەولێری بێ خەڵکی هەولێر مەسەن تاوانەکە لە هەولێرەیە کەیسەکە لە هەولێری معقول نییە من کەفیلێک بێ لە سلێمانی بیان لە دۆچێ دانیشتی هەولێر بێت یان نوعیت کەفالێک حاکم دەڵێت دادوەر دەرێت کەفیلێک دانیشتی هەولێر فەرمانبەر بێت یا ئەوەتە دەرێت فەرمانبەر بێت و کەفالەکە لە کاتب عەدڵی تەصدیقکرا بێت حەسە بە جەسامەتی جەریمەکەی ینی باوەری دادوەر بە کەیسەکە بە تۆمەتبارەکە ئیتر دەکرێت بە هەوی غرفە تجارت بێت حسب قراری حاکم لەسەر ئەوەیە ملزەمە هەر کاتێک دادگا داوای کرد تۆمەتبارەکە ئامادەی بەردەم دادگا بکات ئەوەندە مسەلە ئەگەر کاتێک ئامادەی نەکرد وەکو بەڕێز جەناب دکتۆر وێگوت دەکرێت دادوەر کەیسێکی بە مادە 190 لەسەر بکاتەوە دواتە پەراوکەی وەک حەلەستەکان خۆش بێت جەنابی دیوە زۆر جار دەڵێن یەکەم لێکۆڵینەوەی سەرەتایی ئەوەیە ڕێڕەوی کەیسەکە ینی قرار دەداتن ئەو کەیسە بەرەو چۆ دەچێتن ئەو لێکۆڵینەوە چێ دەیکاتن تحقیقی ابتدائي طبعا بپێ قانون لە مەراکزی شورتای دەکرێت خۆی قانون دەرێت حاکم ئەو ئیدیای عام دەبی حاضر بیتن لە ئەسنای لێکۆڵینەوە لە بیدایەت بەڵام حاضر نابن ئێستا ئەوەی دەیکا یان زابطی شورتەیە زابطی تحقیق یان مەئمور مەرکەزیە مفوضە بۆ تحقیقی ابتدائي ینی سەرەتایی زۆر گرنگە چونکە لە علم النفس باز دەکا ئەو شخصی کە تاوانی کردیە ناتوانێ خۆی تهیئە بکە دووبارە بتانی بە عەسابەکی زۆر هادی ئیفادەکەی بگۆڕی یان ڕێ مەوزوعەکەی بگۆڕی تووشی شۆک دەبی کە دەگیرێ و ممکنە اعتراف لەسەر زۆر شت بکە و زۆر قسە بکە کە لە ساڵحی وی نییە لێ نازانی يعني وەک بڵێ فقدانی کردیە ئاگای لە خۆی نییە بۆیە تحقیقی ابتدائي زۆر مهمە کاتی کە تحقیقی ابتدائیش کە دەستە پێش حاکمی وەکی باسی کرد خلال 24 ساعت طبعا یەکسەر مصادقەی لەسەر دەکا هەندەزار وەری دەگرتەوە هەندزارش مصادقەی لەسەر ینی پێش مصادقەکە دەتواندرێ بگۆڕدرێتن بەڵام کە مصادقەی کرد دادوەر خلاص خلال ئەو 24 ساعتی چوەکن حاکمی هیچ ناوە ناگۆڕی پاشی بشی گۆڕیەوە هەر ئەوە دەڕوات تحقیقی ابتدائي دەڕواتە ئەوەی کە وەرجێ لە بیدایەت چکە زۆر جار دەبینی بۆکی برادەرە برزۆ باسی کرد کە مووقف دەستە سزن و مەدرسە فێری دەکەن دەرێ هەموو ئێستا ئەگەر بچێ سزن تەماشا بکەی لەمە زیاتر لە مەمانان بحثی موادی قانونی لۆ دەکەن بحثی ئوسوڵ محاکەماتی جەزایی لۆ دەکەن ئەنواع ئەشکال قوانینی جەزایی لە کنیان محفوظە ئیشو کاریان نییە کە شخصێک دێ یەکسەر دەرێت و مادەت ئەوەیە متهمی بەوەی ئەوەندە حکومتە بۆیە ئەگە پۆلێم کرێ باشترە فێریان دەکەن ئەوجە بۆیە دائیمەن کە 24 ساعتی یەکەمی ئەمە کاتی خۆی لە مکافحەی کە متهم دەگیراش خلال 24 ساعتی ئەوەلی ئیفادەش ماوەردەگرت نەمان دەناردا هەتا دەمان ناردەکەن حاکم نەمان دەناردا نەزارە هەبوو پێیان دەگوت نەزارە غرفة الانتظار نەزارە مووقف دایان دەنا سبەینی دایان هەتا تێکەڵی دزەکان و جەردەکان نەبی فێری بکەن سبەینی دایان بردە پێش حاکم تحقیقی دەستەکان خۆش بێ جەنابی دکتۆر کاتێک هەوڵاتێک دادگا دەیسەلمێنێک کە بێتاوانە ڕێکارەکانی داواکردنی قەرەبووکردن چۆنە؟ وەکو باسم کرد سەرەتا من دڵنیانیم لەسەر ئەوەی کە ئایا لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێیان ناوە پێویستە ینی بەڵام یاسایەکە بوونی هەیە حتا یاسایەکە یاسای ژمارە 15 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان دەرچووە باکی چەند خوێندنەوەی بۆ کراوە و تا دەرچووە دواتر تعلیماتی بۆ دەرچووە تعلیماتی ژمارەیەکی ساڵی 2011 بە سیاسە نابێت ینی قەیرانی دارایی هەبێت و نەبێت ئەوە یاسا دەبێت جێبەجێ بکرێت لێرەدا یاساکە ڕێکاریەکانی دیاری کردووە بەو شێوەیە کەسەکە عریزەیەک دەدات ئەو کەسێک کە متەضەررە زەرەرمەند بووە بەڵام مەرجەکانمان باس کرد مەرجەکان بریتیە لەوەی حکومەکە بریتی بێت ئەو حکومەی لە دژی دەرچووە بریتی بێت لە رفض الشكوى الإفراج عن المتهم أو حالتان كباس كده ونغلق الدعوة
ولو ئەو کەسە تەوقیف کرابێت تەوقیفێکی تعسوفی یان خارجی مدەی خۆی بەڕاستی لێرە کێشەکە دروست دەبێت دەبێت ئەو دوو مەرجەش هەبێت لێرە ئەگەر بێت و ئەو کەسە ئەو دوو مەرجانەی تێدا بێت دەتوانێت عریزەیەک بدات ئەو لوجنەیە کە لە ینی دادگای تێ هەڵچوونەوە ئێمە لە هەرێمی کوردستان دادگای تێ هەڵچوونەوەی هەولێر دهۆک سلێمانی کەرکوو گەرمیانمان هەیە حسب منطقەی خۆت بەسەر ئەگەر کەسەکە لە هەولێر بێت لە منطقەی هەولێر هەمووی دەتوانێت لە محکمەی ئیستیناف عریزەکە بدات مستەمسەکاتانی کە باس کراوە لە قانونەکە نازام هەوێ ئەحوالی مەدەنی و ئەو شتانی پێ مەربوط دەکات تەقریری طبی ئەگەر پێویستی کرد مەسەلەن زەرری پێگەیشتووە ڕەبتی دەکات ئەو لێژنەیە تەخبین دەکات و تەقدیری زەرەرەکە دەکات و لە یاسایەکە هاتووە بێجگە لەوەش ئەو حکومەی کە لە ساڵحی ئەو دەرچووە وەکو تەعویزێکی ئەدەبی لە دوو ڕۆژنامەی ڕسمی بڵاو دەکرێتەوە ینی بۆ نمونە بۆ ئەوەی خەڵک بزانێ کە من تا ئەو تۆمەتەی دراوەتە پاڵم من بێتاوان دەرچوو بەڵام لە حالەتێک دەتوانێت طبعاً یاسا ماوەکەی دیاری کردووە دەرێت لەو ڕۆژەی حکومەکە پلەی کۆتایی وەرگرت چونکە هەر حکومێک دەردەچێت بۆ ماوەی مانجێک یان قرارێک دەردەچێت مافی تانە لێدانی هەیە یعنی ئەگەر حکومەکە لە محکمەی جینایات دەرچوو بوو مافیتان تانە لێدان لەبەردە محکمەی تەمیز ئەگەر لە محکمەی جوناح بوو محکمەی استیناف بصفەی تەمیزی ئەگەر محکمەی تحقیق بوو لەبەردە محکمەی جینایات بصفەتی تەمیزی لێرەدا مافیتانە لێدانی هەیە بۆ ماوەی یەکمان دەبێت کاتێک کەسەکە عریزەکە دەنووسێت حکومەکە پلەی کۆتایی وەرگرت بێت پلەی کۆتایی یعنی چیە یان ماوەی مانگەکە بەسەر چوو بێت یان تانە نەگیرا بێت یاخود ماوەی ئەو مانگە تانە گیرا بێت و هەر ئەنجامێک دەرچوو بێت لێرە حکومەکە دەبێتە حکمێکی کۆتایی ئیتر لێرە وەکو باسم کرد ئەو لێژنەیە تەخمینی زەرەرەکە دەکات و بڕیار دەدات و لێرە وەزیری مالیە بۆی هەیە طبعاً تەعویزەکە حکوومەت دەیدات وەزیری مالیە بۆی هەیە ئضافەتەن لە بۆ وەزیفەی خۆی بگەڕێتەوە سەر چێ لەو حالەتە کاتێک حکوومەت تەعویزی داوە بگەڕێتەوە سەر ئەو کەسەی کە شەکوای کردووە بە شێوەیەکی فێڵاوی یان خەبەری داوە ئەخبارەکە ئەخبارێکی کاذب بووە یاخود ئەو شاهدی داوە شاهدیەکەی شەهادەت زۆر بووە درۆ بووە لەو حالەکە بەپێی قانون وەزیری مالیە دەتوانێت بگەڕێتەوە سەر ئەوانە پارەکە وەرگرن و هەروەها یعنی یاساکە زۆر بە جوانی ڕێکخراوە بەڕاستی ئاماژەی بەوە کردووە دەرێ مەجلیسی قەڵا دەتوانێت بگەڕێتەوە سەر ئەوەی ئەگەر ڕێکاریەکان هەڵی تێدا بوو یاخود دادوەرەکە هەڵی کردبوو دەتوانێت دادوەرەکە ئیحالەی ئەوە کێ لجنە شؤون القضات لێژنەی کاروباری دادوەران لەوێ بۆ ئەوەی ئیجراعاتی قانونی لەگەر بگرنە بەر انضیباطی بێت یاخود ئەگەر جەریمەی دروستکە حالەی محاکم دەستەکان جەنابی پارێزەر لە لێکۆڵینەوە سەرەتایەکان پارێزەر دەتوانێت لەگەڵ تۆمەتبارەکە دابنیشێ ئەمە بە یاسارێک خراوە ئەلێت هەر تۆمەتبارێک لە کات دەرگیرکردنی بۆی هەیە یەک قسە نەکاتن تاوەکو پارێزەرەکە ئامادە دەبێت بەڵام وەکو بۆتم ئەم ڕۆشن بریاسە هەیە لە مجتەمەعی نییە خەڵکانەکەن چ داواکار چ مشتەکی چ متهم حەق خۆیان زایە ئەدەکەن لە بەرۆی ئەم دیعا بۆ پارێزەر ناکەم پاشەوەی کەیسەکانیان يعني كودلي نوعا ما سقط به إنزا هانا بو بارزر دينه بوت هي ناولي كولينو كمثلا بليت أول عمل جواب مدوا إما أمادنين أو بسيارة يعني أو بسيارة جواب مدوا أصل يعني كاريجري نبل سر ريبل كولينو ويتسوق التحقيق كراوية بلام أجد زانت ما في بريكاردرت بيشيل ذكري عندنا بيخزن الناو موضوع أشي كوانية بوت هي قصبكي بەڵام ئەسڵ وایە ئێمە دانیشین تەماشا عەدالەتی ئیستیجوابەکە بکەین بزانین تاچە ڕادەچی عادلانەیە ئەی پێش لێکۆڵینەوە سەرەتاییەکە بۆت هەیە نەسیحەتی موکیلەکەت بکەی بڵێ ئەوە باز نەکەی ئاگات لێبی باسی ئەو شتانەکەی ئەو شتان دەکرێت والله ئیترەگە دەرفەت هەبێ لۆنا احتیادیە بس ئەمە ئەم بەش بە حاڵ خۆم يعني لەگەر ئەوەی نیمە يعني پارێزەر ببێتە هۆی شێواندنی کەیسەکە و فەوتانی مافی تەرەفی بەرامبەری بەڵام ئیتر حەق خۆشمانە يعني بە نەوعێکتر زۆر کەیس هەیە مەسەلەن تاوانبارەکان يعني ئسلوبی قسەکردنەکەی هەونیە نازانێتن تووشی مەعمەعی قەزەیەک دەبێت لە بن دەرنایە کەسی پێش ناکە ئەو قسە بکات بەقەدەر ئەو تاوانێک کە دراوەتە پاڵت ئەو سوارانێک کە لێت دەکرێت ئەوە جوابدەوە قەزیە هەبووە تۆمەتبار 6 مانگ گیراوە لەوانەیە 50 عریزت بۆ داوە برم ئەگەر برم نیوەی دۆسیەکە عریزەی مەیە لەوانەیە نەبێتە درۆ کەچی بەرنەدراوە بە مووقوفی ئیحالە کراوە کە گەیشتەوە جینایەت یەک عریزەم تەقدیم کردووە کەیسەکە داخراوە ئەدی بۆچی لە تحقیق جێ لێ نەگیراوە خۆی لەسەر قسەی دکتۆری حاکم دەبی زۆر بە عادلانە
تاان لە کەس ناکەین ئەمە بە شێوەیەکی عام قسێ دەکەین زۆر بە عادیلانە و ئەو مافی مرۆڤیشی لە پێشبی نمونەی دەینم لەسەر شتێکی بەسیط مثلەن مادەی 386 لە کەداکە سوکر یەکەچی لە بازاری بینی سەرخۆشە و مەشاکل خەلق دەکە تەوقیف دەکرێت خۆی غەرامەیە دینارێک یان تەوقیف دەکرێت شەوەک یعنی دۆم شەوی بەخۆ هاتیتەوە حاکم دوو قسەی پێدەرە بەری دەدا تەواو قەزیەکانەوە دێ بەڵام هەیە 15 ڕۆژ 20 ڕۆژ قسەکە تەواو بۆ نمونە تاوانی سەرخۆشی سزاکەی في كل ئەحوال لە 30 ڕۆژ زیاتر نییە کەچی هەبووە لەسەر سەرخۆشی جیراوە 35 ڕۆژ بە مەوقوفی حالەکراوە یان ئافرەتێک سکاڵە لە پیاوەکەی تۆمارکردومێر دەکەی ئوستاز جامی ئەبووە باشە 25 ڕۆژ تەوقیفی کردووە حاکەم باشە ئەم عایلە تازە تێک چوو بەڕاستی بەڕای من سپاس کاک برزۆ سپاس بۆ میوانەکان سپاس بۆ ستافی پرۆگرام شەو شاد.